ڕاستی بەدیهێنان و تیۆری پەرەسەندن. پێگەیشتن و کامڵبوون پەرەسەندن، بەڕۆیشتن لە سادەوە بەرەو پێکهاتوو لە بێنرخەوە بۆ بەهادار دەڵێین کامڵبوون. سەرەتا ناوی داروینیزم لەو تیۆریەنرا کە لەمەڕ سەرەتای زیندەوەران و پێکهاتنیان خرایە گۆڕێ، بەڵام دواتر وشەی لاتینی ئیڤۆلویشن زیاتر بەکارهێنرا کە بە مانای کرانەوەی یەک لە دوای یەکی توێژەکانی شتێک بە وێنەی بوخچەیەک و هەروەها بە مانای هەڵدانەوەی پەردەکانی سەر شتێک بە ئامانجی چوونەناوەوەی دێت. لەم ڕۆماندا وشەی پەرەسەندن ئیڤۆلویشن لە زمانی ڕۆژانەدا لە پاڵ ماناکانی وەک پێشکەوتن و کامڵبوون و هەنگاو بە هەنگاو گەیشتن بە کەماڵدا دەستەواژەیەک نییە کە تەنها مانایەکی تەسک و تەکنیکی وەک داروینیزمی هەبێت، بەڵکو بۆ گزارشتکردن لەو بازدان و گۆڕانەش بەکاردەهێنرێت کە لە جیهانی زیندەوەراندا بەهۆی هۆکارە ناوەچی و دەرەچیەکانەوە ڕوودەدەن. لەبەر ئەم هۆیە کاتێک دەڵێن پەرەسەندن مەبەستمان لەسەر جەم بیرۆکە کۆن و نوێیەکانی داروینیزمە. لە ڕاستیدا پێش داروینیش بانگەشەی لەم جۆرە خراوەتە ڕوو. هەندێک کەس کانت و باکۆن و هێگڵیش لەمانە ئەژمار دەکەن، ئەوەی مای نیگەرانیە. هەندێک ئیبراهیم حەقی ئەرزڕۆمیش دەخەنە هەمان گروپەوە. ئەمە لە کاتێکدا کە ئیبراهیم حەقی ئادەمیزاد لە بەرزترین و کۆتاپلەی هەڕەمی بوونەوەراندا دادەنێت. بەڕای ئەو جۆرێک لە پۆڵێنی یەک لە دوای یەک لە بەدیهاتنی خوای گەورەدا دەبیندرێت، لە توخمەکانی وەک ئاو و هەوا و ئاگر و خاکەوە بۆ کانزاکان و پاشان ڕووەکەکان و ئینجا ئاژەڵەکان و لە کۆتاییشدا ئادەمیزاد. لەم قۆناغی گۆڕانی شێوەیەدا لە نێوان هەموو دوو قۆناغێکدا بوونەوەرێکی ناوەند بەدیهێنراوە و ئەو ئاژەڵەش کە لە نێوان هەردوو جۆری ئاژەڵ و مرۆڤدایە ئەو مەیمونەیە کە لە هەموو ئاژەڵێکی دیکە زیاتر لە مرۆڤ دەچێت. لە یەکێک لە چاپەکۆنەکانی معریفەتنامەکەیدا ئیبراهیم حەقی لە لاپەڕە 19دا باز لە قۆناغێکی پەرەسەندنی لەم جۆرە دەکات، بەڵام یەکسەر دوو لاپەڕە دوای ئەوە ڕاستەوخۆ دەچێتە ناوباسی بەدیهاتنەوە و ئەم کردارەش بە ئەم تیۆری و ئەو تیۆری نا، بەڵکو ڕاستەوخۆ بە ئاەت و فەرمودە پیرۆزەکان تەفسیر دەکات و دەڵێت خوای گەورە لەسەر زەوی ئادەمی لە پارچە قوڕێک هەڵبژارد، واتە شلەیەکی پرۆتین یان مادەیەکی پێکاتووی لێ دروست کرد و پاشان لەوە ئادەمی زادی بەدیهێنا. ئەم دوو بۆچوونەی ئیبراهیم حەقی کە بەڕواڵە دوا دەردەکەون جیاواز بن، لە ڕاستیدا هیچ جیاوازیەک لە نێوانیاندا نییە. مەبەستی لە وتەی یەکەمی ئەو کامڵبوونە ڕۆحی و عەقلیە کە چەندین سەدە پێشخۆی لەلایەن زانایانی وەک ئیبن تورکەی ئەسفەهانی و هەندێک لە سۆفیەکانەوە گزارشتی لێکراوە، واتە بوونەوەران لەسەر زەویدا لە ڕووی بەهرە عەقلی و ڕۆحیەکانەوە زنجیرەیەکی هەرەمی پێکدەهێنن. ئەمە یەکێکە لە بۆچوونەکانی ئەهلی حیکمەتی موسڵمانان و بە گوێرەی ئەم هەڵسەنگاندنەش لەسەرەوە بۆ خوارەوە هەتا دەگاتە گۆی زەوی زنجیرەی هەرەمی بوونەوەران شێوەی کەوانی شۆڕبووەوە وەردەگرن و لە زەویشەوە بوونەوەران بە بێگیانەکان دەست پێ دەکەن و پاشان ڕوەک و ئاژەڵەکان و لە کۆتاییشدا ئەم کەوانە بەرزبووەوە لە خاڵی کۆتاییەکەیدا بە ئادەمیزاد کۆتایی پێدێت. ئەجینا هەرگیز باسییان لەو پەرەسەندنە نەکردووە کە گوایە لەسەر جین و کرۆمۆسۆم و بازدانەکان بەندە و 3 سەدە 5 سەدە یان 10 سەدە لەمەو پێش لە مرۆڤەکاندا ڕوویداوە. لەم ڕووەوە کاتێک لە لاپەڕە 19دا ئیبراهیم حەقی ئاماژە بە کامڵبوونێکی عەقلی و ڕۆحی دەکات لە هەرەمی بوونەوەراندا، خێرا دوو لاپەڕە دوای ئەوە بەدیهێنان دەهێنێتە سەر زمانی و بەم چەند ڕستەیە مەبەستی ڕاستەقینەی خۆی و پایە بڵندی مرۆڤ بە شێوەیەکی ئاشکرا دەستنیشان دەکات. خوای گەورە لە نووری خۆی جەوهەرێکی نەرمونیان و گەورە و مەزنی دروست کردووە و پاشان هەموو گەردوونی بە شێوەیەکی ڕیزبەند و پلەبەند لەمە بەدیهێناوە. ئەم یەکەم جەوهەرەش بە نووری موحەممەدی و لەوحی مەحفوظ و عەقلی کول و عەقلی ئیزافی ناوزەد دەکرێت. بینینی گزارشتەکانی ئیبراهیم حەقی دەربارەی کامڵبوونی ماددە و ڕۆح وەک ئەوەی هەمان ئەو پەرەسەندنە بایۆلۆجیای لامارک و داروین بێت کە نزیکەی نیو سەدە دوای خۆی خراوەتە ڕوو، وا هەز دەکەم ڕۆحی ئەو وەلیە مەزنە دەڕەنجێنێت. سەرەڕای ئەم حەقیقەتە کەچی هێشتا کەسانی وەک جەمالەدین سەروەر و زیائەدین فەخری و جەواد دورسون ئۆغڵو خوا لە گوناهیان خۆش بێت وتویانە کە بۆچوونی ئیبراهیم حەقی بە ئاراستەی پەرەسەندنی بایۆلۆجیدایە.
سەرەڕای ئەوەی هەندێک بیر و بۆچوونی جیاواز وەکو پێشتریش ئاماژەی بۆکرا لەم ڕووەوە هەن، بەڵام ئەوە تەنها لامارکە کە پێش داروین لەسەر ئاستی زیندەوەرناسی باسی لە تیۆری گۆڕان کردووە. لامارک لە کتێبی فەلسەفەی ئاژەڵناسیدا بانگەشەی بۆ ئەم تیۆریە کرد و لەو ساڵەشدا چاپی کرد کە داروین لەدایک بوو 1809. ئەم کتێبە ڕێک لەو کاتەدا ناوبانجی دەرکرد کە داروین لە تەمەنی خوێندنەوەی کتێبدا بوو. دەکرێت باز لە سێ هۆکاری گرنگ و کاریگەر بکرێت کە داروینیان بۆ بانگەشەکردن بۆ تیۆریە بەناوبانگەکەی ئاڕاستە کردووە. یەکەمیان قەشە ماڵفەس، لە سەردەمێکدا کە هەژاری باڵی بەسەر ئینگلتەرادا کێشا بوو، یاسایەکە بوو بۆ یارمەتیدانی هەژاران لە خەزێنەی دەوڵەت. ماڵفەس لە کتێبی تاقیکردنەوەیەک لەسەر دانیشتواندا دژی ئەم یاسایە وەستایەوە و ڕایوا بوو کە دانیشتوان و زیادبوونی یەکێکە لە هۆکارەکانی هەژاری و دانیشتوان لەسەر زەویدا بە شێوەیەکی ئەندازەیی زیاد دەکات و لە بەرامبەر ئەمەشدا خۆراک و ماددە خۆراکیەکان کەم دەبنەوە و ئەگەر کارەساتە سروشتیەکانی وەک پەتا و نەخۆشیە گوازراوەکان و لافاوەکان نەبێت، ئەوە دانیشتوانی زیادبوو خۆراکی دەست ناکەوێت. ماڵفەس هاوڕێ لەگەڵ بانگەشەیەکی لەم جۆرەدا پێشنیاری هەڵگیرانی یاسای یارمەتیدانی هەژارانی دەکرد. داروین هەوڵیدا دەرەنجامی زانستی لە بانگەشەیەکی لەم جۆرە کە تەنها پاڵنەری ترس و ئەندێشەی ئابووری خراوەتە گۆڕێ بەدەست بهێنێت و وەکو لەمە دواش دەیبینین لەمەوە هەڵبژاردنی سروشتی هەڵهێنجا. دووەم هۆکاری کاریگەر لەسەر داروین ئالفرێد ڕەسل واڵاسە. کاتێک داروین لە کەناراوەکانی ئەمریکای باشوور و دوورگەکانی ئۆقیانوسیادا سەرقاڵی لێکۆڵینەوەکانی بوو، واڵاز لە دوورگەکانی مایا خەریکی نووسینی کتێبێک بوو بە ناوی یاسای ڕێخستنی جۆرە تازە پەیدابووەکان. واڵاز لە نامەیەکی دوور و درێژدا کە بۆ داروینی دەنووسێت باس لەوە دەکات ئەو زیندەوەرانە لە ژیاندا دەمێننەوە کە بە باشترین شێوە خۆیان لەگەڵ ژینگەکانیان ڕادەهێن و لەبەر ئەوە ململانەی ژیان لە نێوان زیندەوەراندا هەیە. داروین بوێری لە بانگەشەیەکی لەم جۆرە وەرگرت کاتێک تیۆریە بەناوبانگەکەی خستە ڕوو. سێم هۆکاری کاریگەر لەسەر داروین هەموو ئەو زانایانن کە پێش خۆی بە جۆرێک لە جۆرەکان شتێکیان لەسەر پەرەسەندن وتووە. بۆچوونی ئەم زانایانەی کە کاریان لە داروین کردووە لەمڕۆدا تا ئەندازەیەکی زۆر بەڕاز نازانرێن. بۆ نمونە عەدنان ئادیڤار بەم جۆرە بڕیار لەسەر لامارک دەدات. کەسێکی سادەی وا بووە کە زۆر بەپەلە بڕیاری لەسەر هەندێک بابەتی زانستی داوە و ڕەچاوی شەرەفی زانستی نەکردووە. لە بەرامبەر ئەمەدا بانگەشەی ئەوە دەکرێت کە گوایە بیر و بۆچوونەکانی داروین لە سەرچاوەی جۆرا و جۆرەوە هەڵگۆزراون و زیاتر زیندون و زیاتر ڕێزی شەرەفی زانستیان گرتووە. بەڵام لەمەشدا کاتێک لە بەشەکانی داهاتووی ئەم کتێبەدا هەندێک ڕاستی ئەگەرچی سادەشن دەخەمە ڕوو، دەبینرێت کە کۆکردنەوە و پێشکەشکردنەکەش بە وێنەی بانگەشەکانی داروین خۆی چەندەها فەرسەخ لە ڕاستی و میتۆدۆلۆژی زانستیەوە دوورن.